لما فارقتهم بكيت ومن دموعي غرقتهم ئەمە گۆرانی دەردە دڵیە لە ئاوارەیی ئەو گۆرانیەی ڕەنگە گەر لە ئاوارەیی نەبا ئەو هەست و سۆزەشی نەبوایە. ئاوارە سووریەکانی تورکیا دەڵێن گەر شام شەکر بێت و نیشتیمانیش هەر شام بێت دەبێت ئەو نیشتیمانە چەند شیرین بێت چونکە هێشتا نازانن دوای چەند ساڵی دیکە لە تورکیاوە دەگەڕێنەوە بۆ شام. لەم ئاوارەیەش ئێستا ئەم هەڵبژاردنەی پەرلەمانی تورکیا ڕەنگە کاریگەری دەنگی پارتەکان مەترسی لەسەر ژیانی ئەوانیشدانێ لەم وڵاتەدا. ئێمە هیواخوازین لە هەواڵەکانی هەڵبژاردن هەواڵی خۆش بیستین وەک چۆن خەڵکی تورکیا بەخۆشی پێشوازیان لێکردین. ئێمە لەگەڵ خەڵکی تورکیا لێک نزیکن لە ڕووی کولتوریەوە بۆیە هیوادارین هەر پارتێک کە بێتە سەر حکوم ئەو برایەتیمان لەنێوان بهێڵێتەوە. ئێمەش دەزانین بووینە بارگرانی بەسەر تورکیاوە بەڵام دڵنیام کەس نییە حەز نەکات نەچێتەوە ناو خاکەکەی خۆی گەر ئارام بێت و بێکەشە بێت بۆ ژیان. لە تورکیا ژمارەیەکی زۆر لە هاونیشتمانیانی ڕۆژئاوای کوردستانیش بەهۆی شەڕی سووریاوە ئاوارەی باکووری کوردستان و تورکیا بوونە. بەڵام وەک خۆیان دەڵێن پێویستە حکوومەتی تورکیا هاوکاری زیاتری ئێمە بکات و ئەم هەڵبژاردنەش ببێتە هۆکاری بەدیهێنانی زیاتری داواکاریەکانمان لە تورکیا. خۆدێ ئەم هێویدارن ئەف تشتانە چێ ببن ینی ئەم دەبێ وێ تشنی نوح چێ ببن گتشنی نوح چێنە بێ دڤان انتخاباتانە دێ معناوێ ئەف تشتێ ji derve dibêjin û tiştê li hundir tiştê siyaseta ji derve û a hundir ne bi wek hev ne rast ne durust yani siyaseta hundir neynika a ji derveyî yani her de ne bi wek hev rastî çê nabe. لە باکووری کوردستان و تورکیا بە پێی راپۆرتی سەنتەری توێژینەوەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ملیۆنەک و 650,000 ئاوارەی سووری لە وڵاتە دەژین کە بە فەرمیناویان لەلایەن حکوومەتەوە تۆمار کراوە. بەڵام راپۆرتە نافەرمیەکان باز لە 2.5 ملیۆن ئاوارە دەکەن لە وڵاتەدا. بەڵام ئاوارەکان ترسی خۆیان لە ئەگەری گۆڕانی پارتی دەسەڵاتدار لە تورکیا ناشارنەوە و دەڵێن گەر پارتی نەژاد پەرستی تورکی و پارتی گەلی کۆماری لەو هەڵبژاردنە بێنە سەردەسەڵات دوودڵ نین لە ناردنەوەی ئێمە بۆ سووریا بەو دۆخەی ئێستاوە. ئێمە کە هاتیم بۆ ئێرە لە هەموو شتێک دەترسین ئێستش کە خەریکە لەگەڵ ئێرە ڕادەین ترسێکی دیکەمان هەیە ئەویش ناردنەوەمانە بۆ سووریا. ئەگەر هات و پارتێکی دیکە لەو پارتەی ئێستا دەسەڵاتی لەدەستە لە تورکیا سەرکەوتنی بەدەستێنە ئەو کاتە ئێمە ژیانمان تێک دەچێت. هەموو لایەک دەزانێت ژیان لە سووریا نەماوە بۆیە ئێمە دەترسین لە ئاوارەی جارێکی دیکە ئاوارە ببینەوە. بسووریا ماضل عندي حياة مثلا. سووریەکانی دانیشتووی تورکیا لەگەڵ ئەوەی هەڵگری ئیقامەی تورکین بەڵام لە 25مین خولی هەڵبژاردنی پەرلەمانی تورکیا مافی دەنگدانیان نییە. بەڵام پارتە ئۆپۆسیۆنەکانی تورکیا پارتی داد و گەشەپێدانی دەسەڵاتدار بەوە تۆمەتبار دەکەن کە لەو هەڵبژاردنەدا بۆ دانابەزینی دەنگەکانی وا دەکات ئاوارە سووریەکانیش دەنگ بدەن و بەشداری هەڵبژاردن بکەن. ڕەنگە بۆ ئەو بێگانانەی کەوا لە تورکیا دەژین و خەڵکی ئەم وڵاتە نین گۆڕان لە دەنگی پارتە بەشداربووەکانی ئەم جارەی پەرلەمانی تورکیا کاریگەریەکی ئەوتۆ لەسەر ژیانیان دروست نەکات لەم وڵاتە. بەڵام ئەمە بۆ ئاوارە سووریەکانی دانیشتووی تورکیا تەواو پێچەوانەیە چونکە وەک خۆیان دەڵێن ڕەنگە گۆڕانی دەنگی پارتەکان گۆڕان لە ژیانی ئەوانیش دروست بکات لەم وڵاتەدا. حەمەد عەزەدین ڕووداو ئیستانبوڵ.